فەرموو. من لام سەیرە کاک دکتۆر یعنی ئەو ئەڵێ دایانگە خراپ بۆچی دایانگە خراپە یعنی ئەو خەڵکە بۆچی هەمویان مناڵەکانیانە بن بۆ دایانگە یعنی ئەگەر دایانگەش خراپە ئەتوانێ یعنی کەسێک بگرێت بەکریان شتێک بێنێتەوە بۆ ماڵی ینی چاویشی لێ بیانەوە تا بیبین بۆ ماڵی کەسێکی نزیکی خۆمان یان ماڵی دایکی ئەو یان ماڵی دایکی من یعنی ئەمە چ کێشەیەک دروست دەکات ئەو ئەڵێ ماڵی دایکی دووکمان دوورە یعنی تۆ ئەگەر تێوێ ئیش بکەی خۆ دەزانیش لە ساعت 8 دەست پێکاوە نییە ئەبێت تۆ لە ساعت 7ەوە هەستیت و لە 7 و چارە بچیتە دەرە 7 و شوێنی وایە بەخوا دوورە ساعتێکیوێت تا بە پاس و یا بە تەکسی و نازام چێکەی باشە ئەنی پرسیاری لە جەناوکەم مناڵێکی ساوە تۆ بەڕاستی زانی لە حوتی بەیانی و مناڵە هەستێنە مناڵی ساوە شەو کاتی خەوی زۆرترە وەکو مناڵی تر نییە ئەگەر مناڵێکی ئەتیادی 8 ساعت خەوێ و لەوانی 12 14 15 16 ساعت دەخەوێ یعنی تۆ پێ و باشە ئەم مناڵە یەک ساڵە هەموو بەیانە هەڵتە خەبەری بکەیتەوانێ لێرەوە بیبێ بۆ ماڵی دایکی ئەو یاداوەڵی دایکی من ناتوانێت لەوەری زەخت و شەکرێ فعلا یەکێ بە تەمەن بێ حوسڵی مناڵێکی یەک ساڵان چیە ئەمە بێ دایبی بگۆڕێمە بێ شیری بیت یا قوتر ئەگە تۆش نەوێ بێ شیری قوتوی بیتە اینجا شیری قوتوەکەش کچی منەکو شیری دایک نییە ینی لێرەیە بەڕاستی ئەگەر وا بێ هەڵەیەکی گەورە و کردووە شیری خۆتی نێتی شیری قوتوی بیتە بڕۆ پرسیار لە پزیشکەکان بکە پرسیار لەوانە بکە کە شارەزاییان هەیە خوای گەورە ئەو معمەلەی دروست کردووە ئەو شیرە طبیعی ئەزانی چەند قازانجی مناڵی تایە گوناحە تاوانە تۆ لێ بێ بەشکەی خوشکی من چۆنە چی شیری قوتوێتە هەتاوەکو ئێستا یەک معمەل یەک کارگە لە دنیاە نەیتوانیوە وەکو شیری دایک دروستیکە هەڵسەن لە سەرەتا هەر لە دوای لە دایک بوونەوە شیری دایک پێڵەن ژەک زەرباوێکی خستە مناڵ پێویستی بەوەیش معمەلێ ناتوانێت دروستکە دوای مەناعیتە لە شیری قوتووە مەناعە نییە دوای ئەوە پلەی گەرماکەی وەکو جسمی تۆ وایە 24 ساعت وەکو یەک وایە ئەمە ئاوی بۆ گەنم کە اینجا بیخەرە سەر پێست و نازام ساعت دەگەر مەشتە اینجا مەمەی بۆ بشوە پیسی و چەپەڵی خۆ دەزانێ سا ئاو چی یعنی ئەمە گوناحێکی گەورەیە بەخوایکی کچی من لەم دوو ڕاستە تۆ جەنابە دەڵێ با من لە جیاتی ئەو بۆ ڕوونکەمەوە لەوانێ من پسپۆڕێکم لەو بوارەیە بێ ئەو شارەزایی نەبێ خەڵگەی با بۆ دایانگا بەس کاتێک مناڵێک من خۆم لەگەڵ ئەوەیان نیم مناڵێکی 6 مانگ 7 مانگ 8 مانگ ساڵە وەختیش بیبێ بۆ دایانگا ئەگەر دایکەکە توانای دارایی باش بێ بتوانێت خۆی بەخێویکە خەڵگەوتە 2 ساڵە مامۆستای جامیعەی ئیجازەی ویلادە دایکایەتی وەرگتۆ مناڵەکەی بەخێوکە کچی من کە خۆی لە مۆزەفە لە دائیرێ مامۆستای زانکۆی واسی لێناوە ئەو 2 ساڵە ئەساسە بناغێ بۆ کەسێتێکی کچی من اینجا کەواتە تو یەکەم شیری خۆتی نیتە بیبێ بۆ دایانگا بەس پێم بڵێ کەس هەیە لە دنیاە وەکو دایک دڵسۆز بێ تۆ تەسەورەکەی مەلایکەتیش بنەوانەی لەوێن ئەو دادانە وەکو تۆ دڵسۆز بن تۆ لە ماڵەوە یەک مناڵە لەوێ 50 مناڵی لێ ئایا ئەو کاتیان هەیە مناڵم دایانگا خراپە دایانگا زۆر پێویستە بەڵام با تەمەنەکەی ئەگەر تۆ باری ئابوووریەکە زۆر خراپە هیچ چارەت نییە ئەڵێ بۆ خوای و کاسبێن نەکەن شیرە قوتوەکەشم پێ ناکڕێ جلوبەرگەکەش دەرمانەکەشم پێ ناکرێ مناڵەکە ممرێ لە برسا کەواتە و کاتەڵێ قیروسیا لە خۆشەویستی و عەتف و حەنانەکە با نەمرێ مناڵەکە گرنگتر هەیە بەڵام ئێستا تۆ ئەو سەبەبە و نییە ئەو هۆکارە و نییە بوو ئاوا مصڕی ئێستا وەڵێ ماڵی دایکی من ئەو دایکم نەخۆشە ماڵی دایکی تۆ دوورە ئەم مناڵە چ گوناحێکیە هەموو بەیانەبی بە بۆی و نیۆڕۆ بیهێنەرەوە بەس جەنابە ئیشکەی حەقی خۆتە ئیشکەی من لەگەڵیام بەڵام تەمەنی مناڵەکە بچووکە کچی من بۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە ناکەیتەوە تۆڵی مەسەن ئافرەتێکمان بۆ بگرێ باشە ئافرەتێکی ئەجنەبی نەوبینیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کامێرەیان داناوە چۆن تەعزیبی و مناڵانایەن یعنی ئەجنەبیە کە جارێ زمانی هەر نییە ئەم مناڵش پێویستی بەوەی ساڵە وەختە دیتر لەوێوە زمانیە پژێ ئێ باشە بە چ زمانێ ئافرەتە قسەی لەگەڵا خۆگەر کوردیش فێر بێ کودێکی شەق و شڕە مناڵەکەش زمانەکەشێ اینجا قەت وەکو دڵسۆز نییە بەخوا لەوانێ لێی با لە کاتی خۆیان هەر خەریشی مۆبایل بێت و ئەنتەرنێت بێت و لە کاتی خۆیان نەچێ فریای نەکەوێت یعنی تۆ بی لەو دەرەنجامانە ناکەیتەوە کچی من فەرموو ڕاستە کاک دکتۆر ئەو هەر بیر لە خۆیە کاتەوانێ بە شەو ڕۆژ ئیشەکە منیش هەموو ڕۆژێ ینی هەموو ڕۆژ و شوێ لە ماڵەوە وەک سجن کراوم لێ هاتوو بە جدی منیش بێزار بووم تااقەتم نەماوە حەزەکەم بچمە دەرەوانێ ینی تووشی ینی دڵە ڕاوچێ بووم تووشی شتێک کە ئابە بووم منیش پێویستم بە ئیشە هەم شەهادەکەشمێ من کە شەهادەمە بێ ئاسایی ئەگەر ئیشێ بکەم ئەنجا من ئەگەر ئیشیش بکەم ینی ئەو نە مناڵەکە ئیهمال ناکەم پشتگوێی ناخەم بۆیە زۆر بێزار پشتگوێ ناخەکشی من تۆ چی بۆ ئیش لە هەشتی بەیانیەوە ئەگەر لە کەتی تایبەت بێ خۆ حکومی نەماوە تەعینات و کەتی تایبەت تا سەعات 3 و 4 لەوێی
لە 8 بۆ 4 باسی 8 ساعتیش ناگەن خاطرە دەگەن 6 ساعت ئەم 6 ساعتە لەو مناڵەوە دووری ئیتەوە بەخوا هیلاگیش تا چ لێن خوان 2 ساعت یعنی چۆن قەرەبوویەکەی تۆکسی من يعني من زۆربەی کات جۆم لە بەڕێز بووە و توتە شەڕ لە بەتاڵی باشترە یعنی منیش هەستەکەم یعنی ئەم بێ ئیشێ تووشی کێشەمەکە نامەوێت زۆر لە ماڵەوە بم یعنی تەسیر کاتە سەر دەرونم ئەی ئەمە ناتوانانی تۆ کە لە دەوام ییتەوەڵێن بێزار بوون لە ماڵەوە تۆ تا بڵین هەتا سعات 2-3 دەوامە هەیە دوایی یەیتەوانێ هەفتەی 2 جار 3 جار کاکە ماڵی سیارەتان هەیە ماڵی دایکیە و ماڵی دایکی خۆت بیبە بە شەوێ 2 شەو لەوێ بێ خۆ تۆ کێشەت هەیە بچۆ لە ماڵی ئەوان بە ئەم مۆڵانە هەیە پارک هەیە بیبەرە دەرەوانێ ڕاستە ئێماڵێن شەڕ لە بەتاڵی باشترە بەڵام تۆ ئەتوانی بەتاڵیەکە و پڕکەیتەوە بە شتی تر کچی من چەندەها بەرنامەی بەسووتێ لە رادیۆ و تەلەڤیزۆن چەندەها کتێبی بەسووتەیە ئەتوانی سەدان کتێبەیە هەر بە زمانی کوردیش نووساوە لە توی زانکۆبێکیت عەرەبی میزەکەشە تا ڕادەیەک باشە ئەتوانێت سەر چاوانە بخوێنیتەوە بۆ پەروەردەی مناڵەکەی ئیسفادەی لێ بکەیت بۆ تێگەیشتن لەگەڵ هاوسەرەکە ئیسفادەی لێ بکەیت یعنی لێرە دەکرێت تۆ ئەو بەتاڵی و ئەو حاڵەتەی نائاسایی کە لە ماڵەوەتە خۆ من نەموتم میش لەگەڵ تا مناڵم سجن بە لە ماڵەوە دانیشە بەڵام کامە چێ بۆ ئیش تۆ بۆچی ئەو بابێگەێنێ بۆ ماڵی خزم و کە سوکارێ با ئەوان بێن جارجارێ کە سوکاری بێن شەوێ لای تۆ بن بەڕۆژ لەگەڵ تا بن مەشغوڵ بە خوشکی کە سوکارە نییە بێن سەردانە بکەن یان یەتوانی و حەلانە بکرێت تۆ چێڵی قوربانجان کاکتۆر بەڕاستی من تا ئێستا ڕێگری شوێنێکم لێ نەکردووە هەر کاتێک پێویستی بە دەرەوە بوو بێ حەز بکە شەدە دەرەوە هەوایەک بگۆڕێ ئیتر بەیەکەوە بێ یاخو بەتەنها قەت ڕێگریەوەم لێ نەکردووە دوای ئەوە بەڕای من کاتێک کە تۆ هاوسەرگیریەکەیت و ئەبیتە خاوەنی مناڵ ئیشی ژن ئەوەیە کە خزمەتی مناڵەکەی بکە خزمەتی مێردەکەی بکە خزمەتی ئەو ماڵە بکە کە تایەژی بەڵام ناکرێنی لە هەفتەیەکە لە 7 ڕۆژە من 5 لە دەرەوە بم ئەی من کەواتە بۆچی ماڵم هەیە دوای ئەوە یعنی ئەوەنەی گوێ لە قسەی خزمەکانی ئەگرێ ئەوەی گوێ لە قسەی دراوسەکانمانەگرێ ڕۆعێکی گوێ لە قسەی من بگرێ تووشی هیچ گیری و گرفتێ نابین بۆ گوێ لێ ناگری یعنی تۆ تەسەوور دەکەی دراوسێکە و یا ئەو ڕەفیقانەی لە زانکۆ بوون لە هاوسەرەکە و دڵسۆستر بێ ڕاستە وەڵی من زۆر بیرکردنەوەی ئەوم پێڕاست نییە یعنی هەستەکەم ئەو زۆر بە چاوێکی کەم یعنی سی ئافرەتەکات یعنی ئیشی سەرەکی ئافرەت تەنها لە ماڵەوەیە یان بەخێوکردنی منداڵ تەنها لە ئەستۆی دایکە ئەی باوک ئیشی چییە؟ باەک پرسیارە لێکەم کچی من بۆ تۆش و بۆ بینەران باوەڕوونکەمەوە هەندێک شت هەیە خوای گەورە دیاری کردووە من و تۆ ناتوانین دەستکاری بکەین بایلۆجیا با بڵێن دیاری کردووە کچی من تۆ ڕەحمە هەیە پیاو ڕەحمی نییە کەواتە ناتوانانی تۆ بڵێ من ئەم جارە سکێکم هەیە و تۆ بێ جارەکەیت تۆ مناڵێکە بێ سکێکە بێ ناتوانانی ئەمە خۆ یەکسانی خۆ بەدەست من و تۆ نییە وەلی مەحاڵە تۆ ئەتوانی شیربەی بە مناڵەکە و ناتوانێت شیر بە مناڵەکە لەبەرەوە ئەرکی بەخێوکردن ینی شیر پێدان دایکە بەڵام باوک ئەبێ هاوکاری تۆ بکە یارمەتی و بە چۆن تۆ لە ماڵەوانەیە کۆمەڵە شتێ لە سەرشانتە ئەویش لە دەرەوە کۆمەڵە شتێ لە سەرسانێتی بەڵام کە هاتە ماڵەوە ئەبێ هاوکاری تۆ بکە بەس لێرە ئێمە باسی مناڵەکە ئەکەین ئێستا بە کێشەکە ئەگەر ئەو مناڵەتان نەبووە خوشکی من وەڵی من هەر ئەسڵەن داژنانیشتم لەگەڵتانە ڕێک بەو مەوت برام تۆ ناحەقی لەم ئافرەتاکەی زانکۆی تەواو کردو با بڕۆ ئیشێ بکە پێویستە بە پارەکەی نییە کا بەخێر یا بە کەسوکاری بۆ نمونە هەزاران داماوە کەسە بەڵام تۆ ئێستا کێشەکەمان لەسەر تۆ نییە ئیشەکە کێشەکە لەسەر مناڵێکە لە بینتانە 1 ساڵە ئەم 1 ساڵە ئەو وەڵێ من پێویستیم بە پارەی ئەم نییە لە هیچمان کەم نییە هەموو پێداویستیەکانم بۆ دابین کردو بگەڕان با بچێ بگەڕێ نازەمچی بەڵام من لەگەڵەوەیانی مناڵەکەم بفەوتێ مناڵەکەم بێبەش بێ من ئەگە دایکی حەقیقی خۆی مناڵەکەی لە باوە شابێ شیری خۆی بادێ من بۆ شیری قوتوی بەمێ من ئەگە دایکی خۆی مناڵەکە من بۆ ژنەبیەک بێنم 4 کەلیمە کوردی نازانێ مناڵم چۆن بەسەرەوە بەجێ بێڵم وە زۆر شتیش کراوە ڕووداوی کارەسات لێ ئەیان حەزابیە نیهمالیەکەن بەخوا سەعاتێ بگرێ ناچێ بەستۆ جەرگ دەسووتێ دایکایەتی غەریزەی دایکاتی پاڵە پێوەنێکچی من فەرقی هەیە لێرەیە یعنی ئەو کێشەکە لەسەر ئەوەیەوە نییە تۆ ئیش نەکەی